مامۆستایانی بەڕێز ئامادەبووانی بەڕێز و خۆشەویست دایکانی بەڕێز خوێندکارانی عزیز طبعا من وەکو مامۆستای بیرکاری وانەیەکی ڕئیسیە ئەو بەڕێزانە زۆر شتیان باسی لەسەر پەیمانگە من دووباری ناکەمەوە. بیرکاری بابەتێکە کە بەڕاستی یەکێکە لە مادە هەرە گرنگەکان کە خوێندکار زۆر ساڵکێشەی بۆ دروستە بێت، بەڵام ئینشاڵڵا بە پشتیوانی خوای گەورە و پاشان ماندووبوونی جەنابیشتان و هەوڵ و تێکۆشانی جەنابتان هەوڵ دەین زۆر ئاسانکاری بۆ بکەین. هەڵبەتە بیرکاری ڕاستە لە ڕاستیە پێویستی بە بناغە و پێویستی بەوەی کە خوێندکار پێشتر خۆی بۆ ئامادەکرد بێت لە قۆناغەکانی پێشووترە، چونکە وەکو بابەتە عیلمیەکان ئەگەر ڕەگ و جزورێکن نەبێ بەڕاستی پێوە ماندووە بین. بۆیە ئامۆژگاری من بۆ خوێندکارانی بەڕێز بۆ قوتابیانی عزیز و خۆشەویست ئەوەیە کە بیرکاری وەکو بابەتێک وەربگرن کە ڕۆژانە لەگەڵیا بڕۆن. ئەگەر ئەم بابەتە ڕۆژانە لەگەڵیان نەڕۆی و ڕۆژانە هەزمی نەکەی بەڕاستی ناتوانین لە شەوی ئیمتیحانە سەرکەوتن بەدەستبێنی. بۆیە من هەر لێرەوە بە جەنابتان ئەڵێم خوێندکارانی عزیز ئەمساڵ وا دابنێتۆ نیەت بێنە نیەت، چۆن بۆ هەموو کارێک نیەت هێنی بەڕاستی ئەگەر نیەت بێنی سەرکەوتووە بی. ئەبێ بڵێ من ئەمساڵ هەموو ئیشوکارەکانی خۆم واز لێنم نیەت هێنم خۆم یەکلاکەم بۆ پۆلی 12. ئەگەر نیەتت هێنا سەرکەوتن بەدەستێنی. جا بابەتی بیرکاریش بابەتێک کە بەڕاستی ئەبێ نیەت بێنی و ئەمساڵ تەرخانکە بۆ خوێندن. ئێمەش لە خزمەتتا بین لە 150 بەڕاستی عایدی جەنابتانە و لە 150 عایدی مامۆستایە. چۆن لە 150 عایدی جەنابتانە؟ هەر خوێندکارێک کە بابەتی بیرکاری ئەخوێنێ بەڕاستی ئەبێ جارێکی تر بەسەریا بچێتەوە، ئەبێ مڕاجعی بکاتەوە و ئەبێ لەگەڵیان ماندوو بێ بۆی ئێمەش بتوانین هەنگاوە سەختەکانی بۆ ئاسان بکەین. ئینشاڵڵا لە کاتی خۆیان ئەگەر تەمەند باقی بێ بە خزمەتتان گەیشتین بە تەفسیلی باسی ئەو بابەتە ئەکەین و چۆن لە بابەتی بیرکاریە سەعی بکەین. من ناموێت کات لە جەنابتان بگرم. جارێکی تر بەخێر بێن ڕێز و حورمەتم بۆ هەموو لایەک بە هیوای سەرکەوتن و ساڵێکی نمرەی بەرز بۆ هەموو لایەکتان.